جەماوەری بەڕێز و خۆشەویستی کوردستان، السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. ئەمڕۆ ئێمە لە کۆمەڵی ئیسلامیەوە لیستەکەمان لیستی ژمارە 104 بە ئێوەی بەڕێز ڕادەگەیەنین. بێگومان گەڕانەوە بۆ ڕای خەڵک، گەڕانەوە بۆ ئیرادەی خەڵک، بۆ ئەوە کە خەڵک و جەماوەر خۆی مشورخۆرانی وڵاتی خۆی بەرپرسانی خۆی هەڵبژێرێت، نیشانەی زیندوێتی کۆمەلگا و میلەتانە و حاڵەتی ئاسایی و سروشتیش بۆ میلەتێکی موسڵمان، بۆ میلەتێکی پەروەردەی قورئان و سنەت و شەریعەت ئەوەیە کە بگەڕێتەوە بۆ لای خەڵک و جەماوەر، بزانێ خەڵک و جەماوەرەکەی چێ دەکاتە نوێنەری خۆی بۆ دەسەڵاتی یاسادانان، پاشان چێ بە شایستەی ئەوە دەزانێت کە بەرپرس و حکمڕانی بێت بۆ ئیدارەکردنی وڵاتی. بۆ بۆنێەوە من دەمەوێت کە بۆ بەرچاوڕوونی خوشک و برایانمان، بۆ بەرچاوڕوونی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستانمان چەند خاڵێک بخەمە ڕوو تاکو بزاندرێت ئێمەی کۆمەڵی ئیسلامی چۆن تەماشای پرۆسەی هەڵبژاردن دەکەین و چۆن و چیمان پێیە بۆ خەڵک و جەماوەری خۆمان دەمانەوێت چی بکەین و چۆن بکەین. خاڵی یەکەم دەمەوێت هەڵوەستەیەکی کورت بکەم لە بەرامبەر گرنگی و ڕەوایی هەڵبژاردندا. گەڕانەوە بۆ ڕای خەڵک، هەڵبژێردرانی نوێنەرانی خەڵک کە دوایی ئەنجومەنی نوێنەران یا پەرلەمان پێک دێنن، و پاشان گەڕانەوە بۆ ڕای خەڵک بۆ دیاریکردنی بەرپرسان و حکمڕانان گرنگەکەی لە چیدایە؟ گرنگەکەی لەوەیدایە کە بەدیلی هەڵبژێردرانی بەرپرسان و مشورخۆرانی وڵات بریتێ لە حکمی دیکتاتۆری، بریتێ لە خۆفەڕزکردن، بریتێ لە قۆرەخکرانی دەسەڵات لەلایەن کەسێکەوە یا بنەماڵەیەکەوە یا دامەزراوەیەکەوە، وەکۆی کە ئێستا لە میسر دەبینین. ئێمەی موسڵمان دەبێت دڵنیابین لەوەکە سروشتی دینەکەمان لەسەرمان فەرز دەکا کە بگەڕێینەوە بۆ ڕای خەڵک و جەماوەرمان ئەگەر بمانەوێ کەسانێک دیاریکەین کە بەڕێیەکی ڕاستدا بمان بەن وڵاتمان بۆ ئیدارە بکەن. تەماشا بکەن بلا خوشکانی بەڕێز، هەموو خیتاباتی قورئان ڕووی لە خەڵکە. خوای پەروەردگار بە یا ئەیوهە الئینسان خەڵک دەدوێنێ، بە یا بەنی ئادەم، بە یا ئەیوهە الناس، و پاشان بە یا ئەیوهە الەذینە ئامەنوا.
ئەمە چی لێ وەردەگیرێ؟ ئەمە لێ وەردەگیرێ کە لە ئیسلامدا هیچ توێژێک، هیچ دەستەیەک، هیچ پێڕ و تاقمێک حەقی ئەوەی نییە دەسەڵات بۆ خۆی قۆڕەکە. خاوەنی ئەسڵی دەسەڵات خەڵک و کۆمەلگایە. فقەها و شەرعزانان هەموو لەسەرەوە یەکدەنگن کە خاوەنی ئەسڵی سوڵتە و دەسەڵات خەڵکە. حاکمیەت هی خوایە، خوا دەبێ حەڵاڵ و حەرام دیاریکە، ئەمر و نەهی، بەڵام دەسەڵات و بەرپرسیارەتی بە خەڵک سپاردن هی خەڵکە. خوای پەروەردگار لە ئاەتی ژمارە 57 سوورەتی نیسادا دەفەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكم بالعدل. خوا فەرمانتان پێ دەکا کە سپاردەکان تەسلیمی خەڵکی شایستەی خۆیان بکەن و هەر کاتێک دادوەریتان کرد دادگەرانە دادوەری بکەن. ئیبن تەیمی ڕەحمەتی خوای لێبێ و زانایانی دیکەی ئیسلام دەڵێن لەم ئاەتەدا خوا لە یەک کاتدا هەم کۆمەلگای دواندووە هەم بەرپرسا. کۆمەلگا و خەڵکی دواندووە کە ئەوان مولزەمن بەرپرسیارەتی ئەمانەتی بەرپرسیارەتی حکومڕانی بە خەڵکی شایستە بسپێرن، بە خەڵکێک کە ئەهل بن، کەفاءەتیان هەبێ، ئەمانەتیان هەبێ، قووەتیان هەبێ. و حکومڕانان و بەرپرسانیش خوا مولزەمی کردوون، لەسەری فەرز کردوون کە دادگەرانە حکومڕانی بکەن. پاشان ئێمە هەوڵمان داوە کە بەرژەوەندی گشتی زاڵکەین بەسەر بەرژەوەندی تایبەتیدا و هەر کەسێک شارەزای مێژووی ئێمە بێ ئەو شایدێمان بۆ دەدا. ئێمە زۆر جار زوڵممان لێکرا، خەڵکمان بەناحەق کوژرا، خەڵکمان بەناحەق گیرا، لە بنکە و بارەگاکانمان دەرکراین، دانمان بە خۆمان داگرت، چونکە دەمانزانی دان بە خۆداگرتن و سەبرگرتن و تەحەمولکردنەکە زیاتر لە قازانجی خەڵک و میلەتەکەماندایە. بەدوا ئەوە نەبووین کە تۆڵە بکەینەوە، بەدوا ئەوە نەبووین کە ڕقی خۆمان بە خەڵک بڕێژین، تووشی زیندان بووین، تووشی دەربەدەری بووین، تووشی ناڕەحەتی بووین، تووشی مافێشێلکران بووین. ئێستاش لەگەڵدا بێ ئێمە بە بەراورد لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان مافمان زۆر پێشێل کراوە. ئەگەر تەماشا بکەن کۆمەڵی ئیسلامی بە 4 کورسیەوە لە پەرلەمانی کوردستاندا مانگانە 350 ملیۆن وەردەگرێت، لایەنی سیاسی وا هەیە بە کورسیەوە نزیکەی 600 ملیۆن وەردەگرێت. لە شوێی عەدالەتە ئەوە، لە شوێی مافی مرۆڤدایە، لە شوێی مافی هاوڵاتی بووندایەوە چی پێدەگوترێت؟ بەڵام ئێمە دانمان بە خۆمان داگرتووە، چونکە زانیومانە کە هەرێمی کوردستان واقعی ئێمە پێویستی بە پاراستنی هێمنی و ئارامی و ئاسایشێ با لەسەر حیسابی بەرژەوەندیە حیزبەکانیشمان بێ. نزیکترین نمونەش ئەو مەسەلەی کۆنگرەی نەتەوەی کە هاتە پێش. خەریک بۆ ئەو کۆنگرەیە تێکچێ، چونکە من لێرەوە زۆر سپاسی هەردوو لایەنی ئۆپۆزیسیۆن گۆڕان و یەکگرتووی ئیسلامیش دەکەم کە لەگەڵ ئێمەدا هاو هەڵوێز بوون، دەیانزانی ئێمە مەزڵومین، گوتیان ئێوە بەشداری کۆنگرەکە نەکەن لەبەرەوەی نوێنەرتان بۆ دانەندرا و حەقی خۆشتانە، ئێمەش ناچین. ئەگەر ئێمە نەچوو باین ئۆپۆزیۆنیی نەچوو با کۆنگرەکە تێک دەچوو. ئێمە گوتمان نە، سوپاسان دەکەین، بەڵام سەرنجام دوای ئەوەی زۆر داوە تەکلیفمان لێکرا، گوتمان دەیکەینە خاتری بەرژەوەندی گشتی. زاڵکردنی بەرژەوەندی گشتی بەسەر بەرژەوەندی حیزبیدا نابێ بە شیعار بێ، دەبێ بە کردار بێ، دەبێ بە هەڵوێز بێ.